لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني 124 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتە پیرۆزەدا بووین. خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە دەفەرمی بڕ و چاکە ئەوە نییە ڕوو لە مەشرق بکەن یان لە مەغریب، بەڵێ بڕ و چاکە لەوەدایەکەوە ئەو جیهەت و ئەو قیبلەی کە خوا فەرمانی پێکردە ڕوو لێوی بکەن، بەڵێ ڕووتێکردن و پابەندبوونتان بەو قیبلەیە ئەوە بڕ و چاکەیە. ئیتر ئەو جادێتن مانافراوانەکەی بڕ و چاکە خوای گەورە بەیان دەکات لە سەرەتادا باز لەوە دەکات ولكن البر من آمن بالله، باز لە عەقیدە دەکات ئیمان بەخوا سبحانه وتعالى، ئیمان بە ڕۆژی دوایی، ئیمان بە مەلائیکەت و هەروەها ئیمان بە کتابەکانی خوا، ئیمان بە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو الصلاة والسلام کەوا 5 ڕوکن لە ئەرکانەکانی ئیمان، ڕوکنی شەشەمیش کە وەکو معلومە لە ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتیە کە ئیمان بە قەدەری خوا کە ئەویشیان لە ئیمان بالله جێگای دەبیتەوە. لەبەرەوەی کاتێکەوە ئیمانت بە خوای گەورەیە سبحانه وتعالى لە ضمنی ئیمان بالله ئیمان بە قەدەرەکانی خوای گەورەیە سبحانه وتعالى کە وەکو خالق و مالک و مدبر خوای گەورە سبحانه وتعالى تدبیری ئەو کەونەی کردێ بە قەدەرەکانی خۆی سبحانه وتعالى. ئەوجا لە دوای ئەوەی کە باز لە کە بڕ بریتێ لە ئەرکانەکانی ئیمان و هەروە بڕ بریتێ لە خوڕەوشتی پاک و جوان و بڕ بریتێ لەوەی کەوا هەوڵ بدەیت لە پێناوی خوای گەورە چاکەکاربی لەگەڵ دەوروبەرت، دێتن باز لە ئەو معاملە و ئەو خوڕەوشتە جوانانە دەکات کە لە ناو بڕ جێگای دەبیتەوە بە فەرمانی خوای گەورە کاتێکەوە جێبەجێی دەکەی ئەوە ناوی باڕ و چاکەکار لێ دەنرێت لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى. ئیتر لە دوای عەقیدە دەفەرمی وآتى المال على حبه. لە دوای ئەوەی کەوە باسی لە عەقیدە کرد ئەوجا باز لە خوڕەوشتی ئەو ئینسانە دەکاتن، لە بەخشینی ئەو ئینسانە دەکاتن. وآتى المال على حبه. ئەوجا ئەو کەسە باڕ و چاکەکارە، ئەو کەسەیە کردەوەی بڕ ئەنجام دەدا، ئەو کەسەیەکەوە ماڵ دەبەخشی. وآتى المال على حبه، لەگەڵ ئەوەش خۆشەویستی لۆ ئەو ماڵە هەیە ئەوجا دەشی بەخشی. سبحان الله. دیارە ماڵ بەعام خوای گەورە ئینسانی وا خەڵق کردە وەکو تاقیکردنەوە ئیبتلایەکەوە وئینەهو لحب الخەیر لەشەدید. لحب الخەیر کە وەکو زانان دەفەرمواتە ماڵ خوای گەورە ناوی لەنا خەیر. هەر لە مستەڵەحی خۆشمان وەکو با بڵێن گفتوگۆکانی نێوانمان عین دەڵێن ئەوە خێرێکی زۆری دا، مەقسەد یعنی پارەی زۆری قازانج کرد خێر. ئیتر تەبعی ئینسان وایە ماڵی خۆش دەوێت، ئیتر ئەو ماڵە لەگەڵ ئەوش کە خۆشی دەوێت بیبەخشی زۆر زۆر مهمە. لێیە بەخشینیش لە پێناوی خوای گەورە ناوی لێنرایە سەدەقە، وەکو زانایان دەفەرمون سەدەقەش لە سیدقەوە هاتێ، لەبەر ئەوەی ئەو کەسەی کەوا لەگەڵ ئەوەش کە ماڵی خۆش دەوێت و دەشی بەخشی لە پێناوی خوای گەورە ئەوە بەڵگەیە، ئەو بەخشینەی بەڵگەیە لەسەر سیدقی ئیمانەکەی. وآتى المال على حبه. وەکو لە زانایان زیاد تەفسیلی پێدەن وآتى المال على حبه بەخشینی ماڵ لەگەڵ خۆشەویستیەکەی لە بۆ ئەو ماڵەی کەواتە چ دەگریتەوە؟ واتە وەکو خوای گەورە لە سوڕەتی ئالی عیمران دەفەرمی لەن تەنالوا البر حەتى تنفقوا مما تحبون. کەواتە بەڕاستی چاکە بەدەست ناین و ئەجر و پاداش بەدەست ناین هەتاوکو ئەوەی کە دەیبەخشن لەوەی کەوا خۆشتان دەوێت. ماڵیش خۆشەویستە لە ئینسانەکان. و هەروەها
ئەو ماڵی کە دەیبەخشی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی و ئەنتە صەحیح شەحیح کەواتە زۆر مهمە و هونەری تێدایە ئەتوو هێشتا سیحەت خۆشی ببەخشی لەبەرەوەی کاتێکەوە لە نەخۆشیدا دەبەخشی بەڵێ ئەوش هەر خێرە بەڵام کە لە نەخۆشیدا زیاتر گومانی ئەوەی دەکەی بەرەو مردن بڕۆی ئەوە فەرقی هەیە کەوا حبت لە بۆ ماڵەکە کەمتر دەبی لەبەرەوەی دەزانی بەرەو مردن دەڕۆی بەڵام کە هێشتا سیحەتت خۆشە فەرقی هەیە بەڕاستی هونەرە کەوا تو بە سیحەت خۆشی ببەخشی و ئەنتە صەحیح شەحیح شەحیح واتە هێشتا ئەتوو با بڵێن بە خۆت بخلی پێ دەکەی لەبەرەوەی دەزانین لەوانەیە پێویستت پێ هەبی ئەو جا دەشی بەخشی ئەو زۆر زۆر مهمە بەڕاستی وەکو لە درێژەی حەدیثەکەدا پێغەمبەر دەفەرمی تەخشى الفقر وتأمل الغنى دەبەخشی لە کاتێکدا کەوا دەترسەی لەو بەخشینەت فەقیر ببی و ئەتوو ئەمەلەکی زۆرت هەیە کەوا هێشتا کۆ بکەیەوە دەوڵەمەند بی ئەوەتە هونەرە بەڕاستی ببەخشی لۆی وەکو گوتمان بەڕاستی بەخشین لەگەڵەوەی کە خۆشەویستیت لە بۆ ماڵ هەیە بەڵگێ لەسەر ئەوەی کەوا ئەوە لە ئیمانەکەت صادقی لێ سەدەقەی دەکەی ئیتر وآتى المال على حبه بەچێی ببەخشی خۆی گەور لێرە چەند کەسێک چەند صنفێکی باس کردێ لەوانەی کەوا ئەهلن لە بۆ ئەوەی کەوا پێیان ببەخشی وآتى المال على حبه ذوي القربى یەکەم صنف کە خۆی گەورە باسی کردێ لە ئەوانەی کەوا ئەهلن لە بۆ بەخشین ئەوەی کەوا ذوي القربى واتە نزیکەکانی خۆت واتە خزم و کەسی خۆت الأقرب فالأقرب ذوي القربى لقرب هاتية كواتا بيت قلواني كوا نفقيان لسرة واجبا وكو مالو من دالد وكو داكو بابد بلام كاتي كوا بابلين لدواي اوان خوش كبرا لدواي اوي كوا هر كسو مالي خوي كر بلين نفقي لسرة بيويس نية بلام كمحتاج بو او اولاد لوي كوا بتسي خير بكسي شي دي كبكي خێر بە کەسێکی دیکە بکە لەبەر وەکو پێیان سەڵم دەفەرمی چاکەکردن لەگەڵ هەر فەقیرێک ئەوە چاکەیە بەڵام لەگەڵ ئەوەی کەوە نزیکی خۆتە و خزم و کەسی خۆتە ئەوە دوو چاکەیە سیلەت با بڵێن سیلەی ڕەحمە بەجێ دەگەینی ئەو جا چاکەشە و خێر و سەدەقەشە دەیکەی و هەروەها نەکەر ئەوەندەش ذەوی القوربا ئەوە هیچ کە محتاج بەڕاستی ئەو لە پێشتر لەبەرەوەی لێرە خوای گەورە دەرەجاتی باس کردێ کەواتە یەکەم کەسکەوە ئەولاترن کە مالیان پێ ببەخشی خزم و کەسە نزیکەکانی خۆت با بڵێن برات هەیە ئامۆزات هەیە خاڵۆزات هەیە ئەوانە نزیکان بە الأقرب فالأقرب مثلا وەکو وتمان دەرەجاتی هەیە برایەکەت خوشکەکەت کەوا با بڵێن نزیکترە لێت لە ئامۆزایەکەت لە خاڵۆزایەکەت چێهان محتاجترن بیدە ئەو زیاتر ئەوەی کە لە پێشترە واتە تو مامێکت هەیە عەفوەن ئامۆزایەکت هەیە لەگەڵ برایەکت کەوا هەردووچیان محتاج برایەکەت لە پێشترە بڕۆ ئەوەی بکە ئەوجا ئەوەی تریشیان ئیتر فالأقرب فالأقرب الأقرب فالأقرب بو درجة بيدا ولا أو جا شتيش كاش باز كان زانا دفرمون ذوي القربى كاتك واتبيدا بخشي أجر محتاج وهيز من باب الأولى بلام أجر محتاج جنيا لبابي هدية وكدن خوش كردن أويش يعني هرديتنا أو بروتساكي كخواي قولي رباسي كرديا كوات بخشين لبو كسك كمحتاج زور زور مهم والله أو كمحتاج جنيا هدية شي بيدا بخشي ضلي بي خوش دبي أويش سلي رحمة بزيدة جين وآت المال على حبه ذوي القربى واليتامى أو زلدواي ذوي القربى بعض اليتامى ذاك يتامى جمع يتيمة أواني كوا يتيم بمصطلحة الشرعي أو كسي كوا بابي مردي وهشتا بخوشي بالغ نبوة كواتا أو كسي كداتشي دمري من دالش أو يتيم نية شرعا أو يتيم نية شرعا بلا أوش بيشتي برعايات وتساوديري هي بلام شرعا أو يتيم نية أو من دالي كوا بابي مردية كواتا أوي كوابابي دمري لجيشتا بلوغ أوش يتيم نية كواتا يتيم أو كسيكا بابي مردي هشتا بلوغي نبوة أو ذا كربي يانكت ليرة دكاتة كوا ليرة ولا سندين زي قايدة كباس يتيم دكاتن براستي وبلغي لسر أوي كخواي جور سبحانه وتعالى رحمة بو من دالا كاتا قدري وابوة كأو من دالا بابي مبني وهشتا بالغ نبوة لمقابل دا أو همو توجيهات خوايا كلا قرآن ولا سنة دا هاتية برامبر برفق وتاكا كردن لقال يتيم بالتأكيد تعويزي أو إذا كانت أخوي يقول أو قدري بس دا زاري كريو كبالتأكيد أجر صبري لسر بقري باش أو كوا حسب خوي دكاتن بالتأكيد أزرو باداش تلبو خوي ولبو أو بابشي كوا مردية وكل حديث صحيح دا هاتية بهر حال وكو زانان دفرمون يتيم أو لا ترى لا بيشترى لدواي ذوي القربى يتيم دين كوا بيوستا إنسان أجر مالي هبيتن ساكان لقلب كاتن أو ذا أو يتيمة حتى وكو زانان دفرمون أجر هشي بيتن ساكا كردن لقلي بهدية بردن لبوي
لە بۆ دڵخۆشکردنی ئەوە هەر ئەین لە زمانی ئەو بیڕووچاکەیەکەوە خوای گەورە فەرمانی پێکردێ و ئەگەر نەبوونیش بی ئەوە من بابن ئەولا ئەوە زۆر پێویسترە کەوا بە پێش کەسانێکی دیکە بێخکەوە لە دواتر هاتینە. و لە پاشان دەفەرمی وەلمەساکین کەواتە بیڕووچاکەوەیەکەوە کەسێک ماڵ ببەخشی لەگەڵ ئەوش کە خۆشەویستی لۆ ماڵەکەی هەیە لە بۆ خزم و کەسانی لە بۆ یەتیمەکان لە بۆ مەساکین جەمعی میسکینە واتە ئەو کەسەی کەوا نیتی یاخود هەیتی بەڵام بەشی ناکە دیارە میسکین هەیە و فەقیر هەیە لە قورئان پیرۆز باس کرا هەر کاتێک یەک لەو دوو مەستەلەحە لە ئاەتێک هاتبن واتە هەردووچی دەگریتەوە هەر کاتێک هەردووک پێکەوە هاتبن وەکو ئەو ئاەتەی لە سوڕەتی ئەتەوبە کە خوای گەورە باس لە ئەسنافی زەکات دەکا ئەوانەی کەوا زەکاتیان پێدەشێ ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین زانان دەفەرمون لێردا بەڵگەیەکەوە فەقیر لە پێش مسکین ئەو ئەولاترە فەقیر ئەو کەسەی هیچی نییە میسکین ئەو کەسەی هەیتی بەڵام بەشی ناکاتن مسکین ئەو کەسەیەکەوە هەیتی بەڵام بەشی ناکە بەڵام کە لە هەر جێگایك بە تەنها هاتمن هەردووچی دەگریتەوە والمەساکین کەواتە بەخشینی ماڵ لە دوای خزم و کەس لە دوای یەتیم بە مەساکینە ئەو کەسانی کەوا نیتیان یاخود هەیتیان بەڵام بەشیان ناکە وابن السەبیل ئەو کەسە دیارە سەبیل بمعنای طریق دێ واتە ئەو کەسە وەکوزانن المسافر المنقطع به عن السفر ئەو کەسێک کەوا غەریبە هاتیتە شارێک لە بۆ ئیشێک هەر ئیشێک بیتن لە ئیشە مباحەکان بەڵام ئیتر لێ بابڕین پارە و شتی لێ بڕایە و ناتوانێت بگەڕێتەوە شارەکەی خۆی ئەوە پێگوتری ئیبن السەبیل کەواتە ئیبن السەبیل هەموو مسافرێک نییە مسافر هەیە لە کەسی مقیم دەوڵەمەندترە بەڵام ئیبن السەبیل ئەو کەسێکەوە سەفەری کردێک چوویتە جێگایەک بەڵام قەدەرەن زەرەرێکی بەسەر هاتی یاخود پارەی لێ بزر بووە ئیتر ئەو کەسە دابڕایە لە ناو خزم و کەسی خۆی نییەکەوە دەستی بگاتە ئیش و کاری خۆی و دەست بگاتە خزم و کەسی خۆی کەواتە ئەو کەسەش وەکو ڕابیتەچی ئینسانی و مسلمانی کە لە وڵاتێکی غەریبیدایە و لێی بڕایە ئەسڵ وایەکەوە ئەسڵەن ئەهلی زەکاتیشە و ئەهلی سەدەقەشە و بیدرێتێکەوە بەڕاستی مانایەکی زۆر جوان دەبەخشی لە مانایەکانی بەشەریەت کەوە ئینسانی مسلمان لە هەموو کەسێک زیاتر هەز بە شعوری ئینسانیەت و بەشەریەت دەکاتن کەوە ئەو کەسەش پێویستە مساعدە بکرێتن و مساعدەکردنیش لە زمنی ئەو بیڕووچاکەیە کە خوای گەورە دەیەوێت سبحانه وتعالى والسائلین و هەروەها لە زمنی ئەو کەسانێکەوە شایانی ئەوەن ماڵیان پێ ببەخشرێ والسائلین ئەوانەی کەوە سوالکەرن ئەوانەی کەوە داوا دەکەن طبعا مەساکینی باس کرد لێردا دەفەرمی سائل کەواتە مسکین ئەو کەسە نییە کەوا داوا دەکا مسکین وەکو لە حەدیثی پێغەمبەریش هاتێ صلی الله عليه وسلم مسکین زۆر مهمە بیدەیە کەوا دەزانی فەقیر و بەخۆشی داوا ناکاتن بەڵام سائل ئەو کەسێک کە بەخۆی داوا دەکا ئەوجا سائل وەکو زانایان دەفەرمون ئەو کەسێک کە سوالکەر ئەگەر هەشی تێ ئەگەر هەیتیشی دەشزانی و ڕاست نییە کە سوال دەکات طبعا سوالکردن لە ئیسلامدا شتێکی زۆر ناڕێکە شتێکی زۆر مەذمومە شتێکە کە لە قورئان و لە سونە بە باس نەکرایە بە تایبەتی لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکەوە داوا بکاتن و هەیتیشی ئەوجا داوا دەکاتن بەڕاستی ئەو داواکردنی ڕۆژی قیامەتی هەمووی دەبیتە نیشانە لە دموچاوی بەدیار دەکەوی و لەوێن درێژ دەناسرێتەوە بە درۆ داوای لە خەڵکی کردیە و ئەوەی کە نیتیشی ئەسڵ وایە سەبر بگری تا خوای گەورە دەرگا خێر لێ دەکاتەوە هەتا خوای گەورە دڵی کەسانێک لە بۆ لای ئەو کەسە ڕادەچێشی و بەخوایان یارمەتی بدەن ئەسڵ وایە ئینسان داوا لە خوا بکات سبحانه وتعالى وإذا سألت فاسأل الله وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیبن عەباس دەفەرمی خوای گەورە لە خۆی لە بابی ڕازی بیتن ئیتر سوالکردن شتێکی خراپە بەڵام ئەدی ئەو کەسانەی کەوا سوالیان لێ دەکرێ ئەدی ئەو کەسانی کە سوالیان لێ دەکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ سوالکەرێکی ڕەت نەکردیتەوە بەڵێ لەوانەیە ئەو قسەیە کەسانی سوالکەر پێیان خۆش بی بەڵام باش بزانن ئەو سوالکردنەی کە دەیکەن ئەوە بەڕاستی دەبێتە عەیب و لەکە پێیان وەدەنووسێ لە دنیا و لە قیامەت ئەسڵ وایە مسلمان سوال نەکات بەڵام کەسێش کە دێ سوالی لێ دەکاتن ئەوە بەڕاستی ئەسڵ وایە ئێمە ڕەدی نەکەینەوە ئەگەر درۆژ دەکاتن ئەمە عەلەینا بالظاهر والله وێتەوە لە سەرایر ئەگەر هەیتیشی ئەوە بەڵام بەدڵ فەقیرە لێ دێ داوا دەکا ئەگەر بەدڵ فەقیر نەبا داوای نەدەکرد و سوالی نەدەکرد ئیتر سوالکەریش بەڕاستی یەک لەو کەسانێکەوە ئەسڵ وایە ئینسان پێیان ببەخشی وفي الرقاب وهو أخير صنف كلاوانك مشمول ببخشين أوانيك وفي الرقاب أوانيك ودا كويلن ودانوي آزاد بن لبو آزاد كردني وان
ئەویش پارە بەخشین لە بە ئازادکردنی کەسانێکی کۆی لە بەڕاستی یەک لەو جێگانەیە یەک لەو ئەسنافانەی کە خوای گەورە بەخشین بەوان بە بڕ و بە چاکە باسی کردێ و ئەسڵ وایە مسلمانان فکریان لێ بکەنەوە زاندێک لە زانان دەفەرمون نەکەر کۆیلە ئەوەی کەوا ئەسیریشە لەبەر دەستی دوژمن کە بە پارە دەتوانێت نەجات بێ پێویستە ببەخشی لە پێناوی کەوا نەجاتی بدەیت لە پێناوی ئەوەی کەوا نەجات بێ ئیتر ئەوە لێرە چەند سنفێکی باس کرد لەو سنفانێکەوە یارمەتیدانیان لە زمنی ئەو بڕ و چاکەی کە خوا دەیەوێ سوبحانە وتعالە لە نەتیجەشدا ئەو بەخشینە کە لە ڕوانگەی ئەو عەقیدەوە دێ کە وەکو لە سەرەتادا باس کرد ئەو بەخشینە ئەوە لە نەتیجەدا ئینسانی دەگەینیتە ئەو پلەپایە و ئەو وەسفێک کە خوای گەورە لە کۆتایەتەکەدا دەفەرمی ئەولایکە الذین صەدەقوا وەئولایکە هوم المتقون. ئیتر لێرەشدا لەبەر کۆتایی هاتنی کاتەکە دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.